طبيب گزارمی پێشانگایەت کردو کە بە تابلوێک کۆمەڵی داڵدارێکی ڕێگاڕە گاواتێک ئەوەیە کە هەموو ڕێگان بۆ سپایزە. دڵخۆشم کە ئەمڕۆ وەکو قوتابیەک لە پێشانگای نیگارکێشان بەشدارم و ئەو هەموو خەڵکە بەڕێزەش لێرانە ئامادەن و ئەو هەموو قوتابیە و من وەکو قوتابیەکیش کافی بنەڕەتی بە وێنەیەکی کەوی باڵندەیەکی زۆر جوان ئەمڕۆ لێرانە بەشدار. ئێمە وەک قوتابخانەی تابان هەموو ساڵێک بەشداری دەکەین لە بەڕێوەبەراتی ساڵاتی قوتابخانەکان ئەو پێشەنگایانە دەکەنەوە. ئێمەش بەشداری مەدوو تابلو ئامانجمان لە بەشدارکردنی ئەو پێشەنگایە دەربڕینی بەهرە و توانای قوتابیانە. پێشانگایەکی ئەرشیفیە بۆ کاری ڕۆژنامەگەری ئاشووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکەم وێنە یان یەکەم دیکۆمنت یەکەم بابەتی بەڵگەیی منی تاساند ینی وای کرد کە بوەستم منی گەڕاندەوە بۆ تاریخێک کە بۆ ساڵی 1949 تاریخێکە زیاتر لە 100 ساڵ قسوور سەرکاری ڕۆژنامەگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە. هەڵساین بە ئێرەی خستنی ئەم پێشانگایە کە خۆم لە نێو مێژوویەکی دێرین و گرنگی ڕۆژنامەگەری ئاشووری دابینم مێژوویەک کاتەگەرێتەوە بۆ ساڵی 1949 کە بە زەهرەیت بەهرا دەست پێ کاتەوە و بەردەوام بێت تا ئیمڕۆ. بەڕاستیکردنەوە ئەم پێشانگای بۆ من زۆر گرنگ بوو پەیامێک بوو بۆ ئەوانی کە ئیمڕۆ کارەکەن لە بوای ڕۆژنامەگەری ئاشووریدا کە دەبی ئێمە بەردەوام بین. هەڵساوین بە پێشانگای ساڵانەی قەزای سەی سادێت کە کۆی ئەو مەکتەبان ناگرێتەوە کە مامۆستای هونەریانەیە پێشانگایەکی ساڵانەیە کە بەداخەوە ساڵانی پێشووتر ئەم پێشانگایە نەکراتەوە. هەساین بە دروستکردن و ئامادەکردنی چەند وێنەیەک بە سەرپەرشتی مامۆستاگۆران و مامۆستابیلات بەڕاستی عەزیەت و ماندووبوونێکی زۆرمان کێشا هەتا وەکو توانیمان ئەم وێنانە هەمووی تەواو بکەین.